لەپای ئەو سەردانە ئەو پرۆژە یاسایمان گەڵاڵە کرد کە قەرەبووکردنەوە یاخود چارەسەرکردنی ئەو بەرکەوتوانە بگوێزینەوە بۆ وەزارەتی تەندروستی حکوومەتی عێراقی. هەڵبەت بتوانین بۆ ئەو داوایە واژۆی 84 کەس کۆبکەمەوە چکە بۆ تەڵەبکردنی مادەیە کە بخرێتە کارنامەی دانیشتەکانی پەرلەمانەوە و دواتر بکرێ بە پرۆژە یاسای خودت پرۆژە بڕیار پێویستە واژۆی کەمترین 25 کەس یا 50 کەس کۆبکەیتەوە. ئێمە 84 کەس ئامادە بوو لەگەڵمانە ئەو واژۆی بکە و تەقدیممان کردەوە هەیئەی ڕئاسی ئەنجومەنی نوێنەران ڕەزامەندیاوە کە ئەم پرۆژەیە یاخود ئەم بابەتە تاوتوێ بکرێ و بهێنرێتە ناو دانیشتەکانی ئەنجومەنی نوێنەرانەوە بۆ ئەوەی بکرێ لە بڕێک لە بڕگەکانی گفتوگۆکردن. لە ڕاستیە لە دوای تەقدیمکردنی ئەو پرۆژەی منەوە دۆخی پەرلەمان زۆر ئالۆز بوو، ئەوە بوو لە کارکەوتن و هەروەها فەسڵی تەشریعی عوتڵەی فەسڵی تەشریعیشی بەسەرداهات. لە ئێستاە ئەجوای چاوەڕێی ئەوەی کە ئەجوای سیاسی و ئەجوای ناو پەرلەمان کەمێک هێور ببێتەوە چکە بۆ کارێکی واگرنگ ئێمە پێویستمان بە پشتیوانی هەم سونەکان و هەم شیعەکانێت کە خۆتەزانی قینێکی دوور و درێژ لە نێوان پێکهاتەکانی حکوومەتی عێراقیە هەیە کە ئێستا ڕگی داکوتاوە بۆ شتە جوزئیەکانیش بۆیە ئەبێ ئێمە چاوەڕوانی ئەوە بکەین بۆ پرۆژە یاسایەکی ئاوایە خود ئەکرد تەنانەت پرۆژە بڕیارێکی لەو شێوەیەش بێ نەیارمان هەبێ و بەرپەرچمان بدرێتەوە بۆی کە ئێمە هەمیشە لە نیەتی دابڕانین لەگەڵ حکوومەتی عێراقی و بەرەو سەربەخۆبوون هەوڵ ئەدەین. بۆیە ئەتوانم بڵێم ئەتوانن ئەوان ڕێگری بکەن لە بەردەمی ئیشەکەی ئێمە. بۆیە ئێمە کە داوامان نەکردووە کە ئێستا وەکو پێویستی کاری لەسەر بکەین خۆم داوام نەکردو بۆ ئەوەی ئەجوای ناو پەرلەمان کەمێک هێور بێتەوە.